الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. بەرنامەکەمان تایبەتە بە خوێندنەوە و ڕاستخوێندنەوەی قورئانی پیرۆز. خۆشەویستان ڕاستەوخۆ لە خزمەتتان داین. هەروەکو بەرنامەکانی پێشوو سەرەتای بەرنامەکەمان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست پێ دەکەین، تایبەت بەو فەرمودانەی کە دەربارەی فەضڵ و گەورەی قورئانی پیرۆز وتراوە. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە دەفەرمێت: الجاهر بالقرآن كالجاهر بالصدقة. ئەو کەسەی کە بە ئاشکرا و لە بەرچاوی خەڵکە قورئان دەخوێنێتەوە وەکو ئەو کەسە وایە کە بە ئاشکرا سەدەقە و خێر و چاکە بکات. والمسر بالقرآن كالمسر بالصدقة. و ئەوەی کە بەنهێنی قورئان خوێنێتەوە وەکو ئەو کەسە وایە کە بەنهێنی سەدەقە و خێر بکات. خۆشەویستان، چاکە و خێرکردن بە ئاشکرا بێت یاخود بەنهێنی بێت، پاداشت و خێر و چاکەی هەردەست ئەکەوێت ئەو کەسە. بەڵام ئەوەی کە پاداشتی زیاترە ئەوەیە کە سەدەقە و بەخشین بەنهێنی بێت. لێرەدا ئێمە ناڵین بەخشین بە ئاشکرا ئیشێکی خراپە، بەڵکو ئەویش لای خوای گەورە هەر قبوڵ کراوە و جاری وا هەیە پێویستەکە بەخشینەکە بە ئاشکرا بێ بۆی خەڵکی چاوی لێ بکات. بەڵام لێرەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکات کە ئێمە هەمیشە چەند بە ئاشکرا قورئان ئەخوێنین، هەوڵیش بین بەنهێنی و بە شاراوەیی زیاتر قورئان بخوێنین، چونکە خێر و پاداشتەکەی زیاترە. بەڵێ خۆشەویستان، فەرمودەکە دوای فەرمودەکە یینە سەر بابەتێکی کورتی تەجویدی کە ئەویش لەسەر بابەتەکانی مەخرەجی پیتەکان و لە بەرنامەکانی ڕابردووە باسی مەخرەجی چەند پیتێکمان کرد. ئەمڕۆ پشتیوان بەخوای گەورە دێینە سەر مەخرەجی پیتی لام. خۆشەویستان، پیتی لام یەکێکە لەو پیتانی کە بە زمان دەوترێت و باسمان کرد زمان زۆرترین پیتی تێدایە. ئەگەر سەرنج بین، لێرەدا ئێمە مەڵاشوومان هەیە، وێنەی مەڵاشوو و وێنەی زمانیشمان هەیە. ئەوەی کە دەورە بینێت لە وتنی ئەم پیتەیە لە نزیکترین هەردوو لێواری زمان تا کۆتایی قەراخی زمان. ئەگەر ئێمە دەستمان نمونەیەک بێ لەسەر زمان، نزیکترین قەراخی زمانمان لێرەدا و بۆ کۆتایی قەراخی زمان ئەین لەکوێ خۆشەویستان؟ ئەین لە مەڵاشوومان پیتی لام دەرئەچێت و هەمیشە هەمزەیەکی مەفتوح ئەخەینە پێش پیتی لام ساکینەکەین بۆی کە بزانین مەخرەجەکە بە جوانی دەربچێت. بۆ نمونە ئێمە کاتێک کە پیتی لام ئەڵین بە ساکینی ئەل وەلام یەکێکە لەو پیتانەی کە مەخرەجەکەی یاخود دەرچەکەی داناخرێت، بەڵکو مەجالێک هەیە بۆ دەرچوونی دەنگ و هەوا لێوەی. مەجالەکەیش ئەوەندە نییە کە زۆر بێت، بەڵکو لە ملاولای زمانمانەوە بۆشاییەک دروستە بێت کە دەبێتە هۆی کەمێک بەردەوامبوونی دەنگی پیتەکە و دەرچوونی هەوا لە پیتەکەوە. بۆی خۆشەویستان ئاگامان لێبێت کە پیتی لام یەک دوو حاڵەتی هەیە کە ئەویش تایبەتە بە پیتی لام. هەندێک پیتمان هەیە لە زمانی عەرەبیدا، هەندێک جار قەڵەوە و هەندێک جار ناسکە. پیتی لام یەکێکە لەو پیتانی کە هەندێک جار ناسکە و هەندێک جار قەڵەوە. لەو کاتانی کە قەڵەوە خۆشەویستان، ئەو ڕیوایەتی کە ئێمە خوێنینەوە ڕیوایەتی پێشەوە حەفسە، تەنها وشەیەکمان هەیە لە قورئانی پیرۆزە کە لامەکەی بە قەڵەوی ئەخوێنرێتەوە، ئەویش لەفظی جەلالەیە، وشەی ئەڵڵا. کاتێک کە پێش ئەڵڵا مەفتوح بێت یاخود ئەلیف بێت، ئەو لامە بە مفەخەمی ئەخوێنرێتەوە، بە قەڵەوی ئەخوێنرێتەوە. با بزانین ئەو حاڵەتی کە دروست ئەبێت لە حاڵەتی قەڵەویە چییە. ئەگەر ئێمە سەرنجی ئەو سلایی دەبین خۆشەویستان، سلایدی دوایەوەمان پیشان بن برایانی کۆنتڕۆڵ کە بەراوردێکە لە نێوان لامی قەڵە و لامی ناسک. زەحمە نەبێت سلایدی دوای ئەومان پیشان بن، دەستان خۆش بێ. ئەو لامە خۆشەویستان، ئەگەر سەرنجی ئەو سلایی دەبین خۆشەویستان، سلایدی وێنەی لای ڕاستیان لامێکی ناسکە. سەرنج بین زمانمان تا ڕادەیەکی زۆر تەختە
و ئەو ڕێڕەوەی کە لە گەروماندا هەیە ڕێڕەوەکە کراوەیە و تەسک نییە. لامی لای چەپ خۆشەویستان ئەبینین ناوەڕاستی زمانمان چاڵ بوو و گەرومان تەسک بۆتەوە. کەواتە ئەوەی کە ناوەڕاستی زمان چاڵ ئەبێ و گەرو تەسکە بێتەوە نمونەیە بۆ لامێکی قەڵەو. بۆ لامێکی قەڵەو کاتێک وشەی ئەڵڵاه ئەڵێین ئەڵڵاه، ئەگەر تاقی بکەینەوە لای خۆتان ئەڵڵاه هەستەکەین کە گەرومان تەسکە بێتەوە و ناوەڕاستی زمانمان چاڵە بێت دەبێتە هۆی قەڵەوبوونی ئەم پیتە. بەڵام ئەو وێنەی کە لە لای ڕاستە ئەبینین دەنگەکە بەرەو پێشەوەی دەممان دێت و ناوەڕاستی زمانمان چاڵ نەبوو گەروشمان تەسک نەبووتەوە. هەمیشە خۆشەویستان پیتی قەڵەو دەنگەکە بەرەو مەڵاشومان دەڕوات. ئەگەر سەرنجی وێنەکە بین ئەو هێمایی کە هێمایە بۆ دەنگ لە پیتە قەڵەوەکەیە لە لامە قەڵەوەکەیە لە لای چەپ دەنگەکە بەرەو مەڵاشوو ئەڕوات. بەڵام ئەوەی لای ڕاست دەنگەکە بەرەو پێشەوەی دەممان دێتە دەرەوە و نایەت لە مەڵاشومان. ئەمە بە شێوەیەکی کورد خۆشەویستان مەخرەجی پیتی لە ئاگامان لە مفەخەمی یاخود مڕەقەقی ئەو پیتە بێت. خۆشەویستان سوورەتی ئەمڕۆمان سوورەتی ئەلماعونە لە خزمەتان دەیخوێنینەوە دواتر ڕاستەوخۆ لە خزمەتانین بۆ وەرگرتنی پەیوەندەکانی بەڕێستان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. بەڵێ خۆشەویستان ئاەتی 6 و ئاەتی 7مان وەصل کرد ئاگامان لەو خوێندنەوە بێت و ئەتوانین لە کۆتایی ئاەتەکانە بە تەواوەتی بوەستین. بەڵێ خۆشەویستان سوورەتی ئەلماعون ئاەتی یەکەم کاتێک کە وشەی ئەڕائەیتە ئەڕائەیتە ئاگامان لە تەحقیقکردنی هەمزەکان بێت. بە کوردی زمانی خۆمان ئەڵێن چۆن ئەڵێن پیتێک دانی پیا بنین هەمزە پێویست یەکێکە لەو پیتانی کە دانی پیا بنین و تەحقیق بکرێ و بە جوانی دەربکەوێت. ئەڕائەیتە نەڵێن ئەڕایتە تەسیری نەکەین یاخود نەبێت بە حاڵەتێک وەکو یای لێ بێت ئاگامان لە وتنی هەمزەکان بێت. ئەڕائەی ئەو یایە خۆشەویستان بە ناوەڕاستی زمان ئەوتێت ئەڕائەی کەمێک دەنگ لەگەڵ یا بەردەوامە چێشێکە لەو پیتانی کە سیفەتی ڕیخۆی هەیە ئەڕائەیتە بەو شێوازە و پیتی تاءەکە هەمسی بینێ تا هەمسی چۆنە خۆشەویستان ئەوەی کە کەمێک هەوا بەردەستمانەکەوێت کاتێک کە ئەو پیتاڵین ئەڕائەیتە و ئەگەر متحرک بێت سیفەتی هەمسەکەی کەمترە. ئەڕائەیتە الذی هەمزەیەکی وەسڵمانەیە خۆشەویستان کاتێک کە ئەم وشەیە لەگەڵ پێش خۆیان ئەخوێنینەوە پێویستەکە ئەو هەمزە وەسڵە نەخوێنینەوە. ئەڕائەیتە الذی یەکسەر ڕاستەخۆ ئەچین بۆ لامەکە ئەو هەمزەیە ناخوێنینەوە بەڵام ئەگەر بە تەنیا خوێنمانەوە ئەڵێن الذی ئەو هەمزەیە بە مەفتوحی ئەخوێنینەوە. ئەڕائەیتە الذی ئەو یایە خۆشەویستان یایەکی مەدیە مەدی طەبیعیە پێویستە دوو جوڵە درێژی بکەینەوە هەر جوڵەیەکیش بە ئەندازەی یەکێکە لە حەرەکەکان فتحە ضەممە کەسرە جوڵەیەکە بە ئەندازەی دوو فتحە ئەبێ بە دوو جوڵە بۆ نمونە بە ئەمە جوڵەیەکە ئەندازەی درێژکردنەوەی ئەو یایە چەندێکە خۆشەویستان دوو جوڵە. الذی نەڵێن الذی ئەڕائەیتە الذی یوکەذیب
بەو شێوازەنا ئەڕائەیتە الذی یوکەذیب دوو یا گەیشتووە بە یەک بەڵام ئەو یایی یەکەمیان چونکە یای مەدیە ئیدیغام دروست نابێت مەخرەجیان جیاوازە ئیدیغامی متەماثلین خۆشەویستان کاتێک دروستە بێت کە هەردوو پیتەکە مەخرەجیان یەک بێت بەڵام لێرەدا پیتی یامان هەیە یای مەدی مەخرەجی جەوفە و یای متحرک مەخرەجی ناوەڕاستی زمانمانە لە بارنامەکانی ڕابردووە باسمان کردووە کەواتە ناڵین ئەڕائەیتە الذی یوکەذیب ئەو حاڵەتە دروست نابێ ئاگامان لێبێ خۆشەویستان لەبەر ئەوەی یا پیتی یا مەخرەجی یا مەدیەکە لەگەڵ یا متحرکەکە مەخرەجیان جیاوازە یوکەذیب پیتی ذال خۆشەویستان سەری زمانمان ئەکەوێتە بینی هەردوو دانمانەوە بڕەکانی سەرە و بڕی خوارەوە ئەڕائەیتە الذی پیتی لامەکە کە لە سەرەتای بەرنامەکەی باسمان کرد بە سەرەتا پێشەوەی زمانمان دەوتێت ئەین لە مەڵاشومان ئەڕائەیتە الذی یوکەذیب بالدین خۆشەویستان ئەو لامە ناخوێنینەوە و ئەو هەمزەیش ناخوێنینەوە بالدین بەو شێوازەی خوێنینەوە ئەگەر پەیوەندیمان لە ئەگەڵا بێ کاک محەممەد لە عربەتەوە کاک محەممەد فەرموو السلام عليكم. عليك السلام كاكا محمد. جانكم فرمو. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم. دوباره كروا كاك محمد. فذلك الذي يدعو اليتيم. يدعو اليتيم. يدعو اليتيم زور باشا ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. خوش كاكا محمد جيان دست خوش بخوێندنەوەکەت زۆر باشە بەڵام ئاەتی دووەم ئاگاد لە فذلك الذي يدعو اليتيم دست خوش بيت خوال لقل كاكا محمد جان سركوتو بيت بلا خوش ويسان آياتي دوم فذلك الذي همزكيش ناخونينو ولا مكيش حالتي شي ادغامان هي لو يادا فذلك الذي او يا خوش ويسان جختكينو كا یایەکی مەدیە بە کورتی دەنگ هەڵ نەگرین لە پیتەکە فذلك الذي هەتا حەقی پیتەکەیت ئەنجا ئەچین بۆ ئەویتریان يدعو اليتيم خۆشەویستان وشەی يدعو اليتيم چۆن ئەیڵێن ئەو عینە مشددە واتەش دوو عینە دادا ئاسوودا لە کەلارەوە با فەرمێت دادا ئاسوودا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ماما صابخ فرمو دادي جان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم ولا يحاض على طعام المسكين ولا وما بوبليرو دادا سودا ولا يحض على طعام المسكين. لا يحضون يحض ولا يحض على طعام المسكين. زور باشا. فويل للمصلين الذين هم على صلاتهم ساهون. الذين هم عن صلاتهم ساهون. زور باشا. الذين هم يراءون ويمنعون الماعون. دست خوش دادا سودا تمنى چنه دادا سودا؟
دادا سودجیان لای مامۆستا قورآن خوێنیت؟ بەڵێ. زۆر باشە فێر ببە ئینشاءڵڵا باشتر فێر بوویت ئەلحەمدولیلا بەڵام پێویستەکە زیاتر هەوڵ بیت بۆ ئەوەی کە ئەو تۆزە هەڵەیی هەتە چاکی بکەیت ئەلحەمدولیلا زۆر باشیت باشتر ژەبی دەستت خۆش بێ خوات لەگەڵ لاوێن لە خوورماڵەوە با بفەرمێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فرموا. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. أي أفرين دست خوش بي لاوين تمنت چەنە؟ 12 ساڵ. 12؟ بەڵێ. دەستت خۆش بێ لای مامۆستاکەت گەیشتوتە کوێ؟ جوزئی سێ؟ بەڵێ. ئەی ئافرین پێتەوە دیارە دەستت خۆش بێ باش فێر بووی دەستخۆشی بۆ مامۆستا بەڕێزەکەیشت بەردەوام بە ماشەڵات لێبێ زۆر باشە خوێنیتەوە بە هیوای بەردەوام بوون و ببیت بە مامۆستایەکی زۆر سەرکەوتوو دەستت خۆش بێت خوات لەگەڵ سەرکەوتنتان بۆ دەخوازم. خوات لەگەڵ سەرکەوتوو بیت. کاک ئەحمەد لە کۆیەوە. کاک ئەحمەد. سلام. عەلەیکم السەلام. بەڵێ. کاک ئەحمەد حازری؟ بەڵێ. فەرموو. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون أو يمنعون الماعون. ئافرین کاکە ئەحمەد گیان تەمەنت چەنە کاک ئەحمەد؟ 8 ساڵ. دەستت خۆش بێ لای چه فێری قورئان بووی؟ دایکم. دەستی دایکی بەڕێزیشت خۆش بێت بەردەوام بە کاکە ئەحمەد گیان ماشەڵڵا زۆر باش فێر بوویت بە هیوای بەردەوامی دەستت خۆش بێ کاکە ئەحمەد گیان. جیهانگیر لە دوهۆکەوە با بفەرمێت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بله. کاک جیهانگیر حازریت؟ فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم. دوباره كرر كاك جيهانگیر. فذلك الذي يدع اليتيم زور باشا ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم على صلاتهم ساهون. دوباره كروا الذين هم كاك جيهانگیر أو الذين هم على صلاتهم ساهون. نعم مالي على صلاتهم أو آياتي كترمان هي وهي كلمة عن صلاتهم. عن صلاتهم. دوباره بيروا الذين هم عن صلاتهم ساهون. بلى. والذين هم يراءون ويمنعون الماعون. كاك جيهانگیر قرآنت لبردست آية؟ بلى قرآن كلهم لدوم مع مصطفى. والذين الذين هم يراءون بلى. ويمنعون الماعون. دست خوش بكاك جيهانگیر
دەستت خۆش بێ ماشەڵڵا باشە خوێنیتەوە بەڵام ئاگاد لە السيدة ئاگاد لە هەندێک وشە بێت کەم و زیادی نەکەیت ورتر بێ ئینشاءڵڵا. اكس يا انتهى دەستت خۆش بێ کاک گیانگیر موفق بیش. هێما لە کەلارەوە با فەرمێت. السلام عليكم. وعليكم السلام. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هێما أرأيت مەڵێ شەیتا بڵێ شەیطا تا عادی بڵێ تا أرأيت الذي يكذب بالدين باشە فذلك الذي يدعو اليتيم ولا يحوض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. دەست خۆش هێما گیان بەڵام پێویستەکە تۆزێ ورتر بیت لە خوێندنەوەیە و دانبنەی بە پیتەکانە مەترسە ئەو ترسە دەرکە لە خوێندنەوەی قورئانە ماشەڵڵا باشیت و باشتریش ئەبیت بە هیوای بەردەوامی هێماجان ئاگاد لە وشەی شەیطان بێت تاکە بە قەڵەوی بڵێ. دەستت خۆش بێت خوارد لەگەڵ. بەڵێ خۆشەویستان وشەی یەدوعو دوو عینمان هەیە لەوێ خوارد لەگەڵ یەدوعو اليەتیم. ئاڤان لە سەی صادق با فەرمێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. دەستت خۆش بێ ئاڤان خان ماشەڵڵا باشە خوێنیتەوە پێویستەکە ئەو شێوازە خوێندنەوەی بەڕێزت خەڵکی تریش فێر بکەیت هەر بە خۆتەوە نەوەسیت. دەستت خۆش بێت تێبینیشی وام نەبوو خوای گەورە پاداشتی خێرت باتەوە. سلامت في أخوة. موفق إن شاء الله. کاک محەممەد لە حاجیاوە کۆتا پەیوەندی وەرەگرین. کاک محەممەد بله فەرموو حازریت بله فەرموو. لا بس كاميرا والله قرآن مثل گیان والله قرآن لانيا لە ڕانیە بله زۆر باشە فەرقی نییە حاجیاوە و ڕانیە هەر دراوسەی یەکن فەرقی نییە دەیڵە. والله قرآن لانيا قرآن قورئانت لانیە بله برایانی کۆنتڕۆڵ دەستان خۆش بێت سەیری تەلەڤیزیۆنەکە کای بینیت. بله بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. دەست خۆش بێ کاک محەممەد گیان یەک تۆز پەلەیت ئینشاءڵڵا ئەو پەلەپەلیە تەرکە بەگشتی الحەمدوللا خوێندنەوەکەت باش بوو. دەستت خۆش بێت خوای گەورە پاداشتی خێرت باتەوە. موفق بی ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستان یەک دوو تێبینی خێرا باس ئەەکەین وشەی یەدوعل دوو عینمان هەیە عینێکیان ساکینە و عینێکیان متحەریکە بەم شێوازە ئێڵێن یەدوعو 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 بەم شێوازە ڕاهێنان بکەین بۆ ئەوی کە لە کاتی وتنی خێرادا کێشەمان بۆ دروست نەبێ. زۆر جا گوێماڵێ یەدوعو اليەتیم یەدوعو ئەو وەک وایە شەدەکە نەوترابێ هەموو پیتێکی مشەدەد دوو پیتە ئەبێ ئێمە جوان
تحقیقی پیتەکان بکەین واروە وشەی یاحوض بە هەمان شێوە خۆشەویستان ئەویش یاحوض ضادێکی ساکین ئەڵین ئەنجا ضادێکی مەضموم بە دوایە ئەڵین فويل للمصلين زو لامەکە بەرەی ناڵین فويل للمصلين پێویست ناکە ئەو لامە درێژ بکرێتەوە وهروها آياتي 6 الذين هم يراءون أو همزة بجواني تحقيق بكين بالله خوشويستان أوي كبيز بولاسا سورة الماعون باس مانكد وليردا بمشي وازك وتعيدين ببرنامج أمرمان تا لبرنامج داتو بخزمتان دقينوا بخواي قولتان دسبيدين والسلام عليكم ورحمة الله وبركاته